سڵاوتان لێبێت هاوڕێیان لە ڤیددیویەکی نوێ گەڕینەوە لاتان بە ئەلگۆریسمێکی نوێ. ئەمڕۆ باسی ئەلگۆریسمی سەبستیتویشن سایفەرەکەین. ئەلگۆریسمی سەبستیتویشن ئەلگۆریسمێکی سادە و خۆش و ئاسانە. با بزانین ئەم ئەلگۆریسمە چۆن ئیشەکە، چۆن بتوانین مەسیجەکان دیکریپت و ئینکریپتیشکین. باش، سەرەتا ئەم مەسیجە با بڵێن ئەم ئەلگۆریسمە پێویستە پێویستە کیەکت باتێ، کیەکەیش چۆنە پێتیەدە ئێستا وەکو پیشاتانە دێن. بۆ نێمە سەرەتا مەسیجێکمان هەیە، ئەمە مەسیجەکەیە وەکو بینین پلین تێکستەکە we going to Baghdad now. ئەمە مەسیجەکەمانە. هەروەها پێمانی وتووە کیەکەمان ئەمە کیەکەیە. ئەبێت کە مەسیجەک ئەبێت کە پرسیارەکەیان هەرچیەک بێت، ئەبێت کیەکەت پێ بدە. کیەکەش چییە؟ ئەو پیتانی کە لە ناو مەسیجەکە هەیە بەرامبەرەکەیت پێدە، یعنی پێت ئەڵێ ئەم پیتەمان هەیە بیکەرە پیتێکی تر. وەکو ئەبینن لەمێ پێمانی وتووە پیتی W بکەر بە X، پیتی E بیکە بە B، پیتی G بیکە بە Z، پیتی O بیکە بە V، پیتی I بکە بە E. بەو شێوە دانەدانە پیتەکان ئەبێ پێتی بدە. دوای ئەوەش تۆ لەسەر ئەوە ئەبێ ڕێک بکەیت، لەسەر ئەوە ڕێ بکەیت و لەسەر ئەوە ئینکریپت و دیکریپت بکەیت. لەسەر ئەو کیە بە ئەم نمونەیە حەل بکەین و شیکاری بگەین بزانین مەسەلەکە چی لێ دێ. وەکو ئەبینین ئەبێ پیتەکان ئەم وەکووتمان ئەمە سایفەرتی ئەمە پلین تێکستەکەمانە ئەبێ بیهێنین لەمێ بەشی بکەین، پیت بەشیان بکەین. ئێمە پیتانەمان هەیە بەشیمان کردووە. اینجا پیتی بۆ نمونە پیتوەریان ئەگرین و بزان لەسەرەوە لە کیەکە چیمان هەیە دین لە شوێنی دایانین. وەکو بینین یەکەم پیت ئێمە دەبلیومان هەیە، دەبلیوەکە بەرامبەری ئێکسەکە هەیە خێنە ئەبێ. ئیمان هەیە بەرامبەری بیە، وەکو بینین لەوێ دایانین. ئیتر جاریوە هەیە پیتەکە دووبارە بێتەوە هەر هەمانە و پیتی کە لەسەرەوە دانراوە دین لە شوێنی دایانین. بۆ نمونە ئێمە پیتی دەبلیو دووجار دووبارە بۆتەوە، وەکو بینین لە یەکەم و لە ئاخریش لە هەردوو لایەکەیە ئێمە ئێکسمان بەکار هێناوە. وەکو بین ئەمە بێتە گە تەواومان کرد هەمووی بۆ شێوە بۆ ڕێتمە ئەڕۆین بۆ ستایلە ئەڕۆین ئەم سایفەر تێکستەمان بۆ دەرەچێت. ئەگەر ویستمانی پلین سایفەر تێکستەکە بکەینەوە پلین تێکستەوە زۆر ئاسانە. ئەوە لەسەرەوە بۆ خوارە بۆ ئەمە لە خوارەوە بۆ سەرەوەیە. وەکووە بینن ئێکسمان هەیە، ئەگەر بمانەوێت ئەم بۆ نەوتمان ئەم سایفەر تێکستە بکەین بە پلین تێکست ئێکسمان هەیە، سێرەکەین بزان ئێکس بەرامبەری چیە لەسەرەوەی وایە W، کەواتە تۆیەکی بە W. بۆ شێوە بی چییە؟ E. بۆ شێوە ئیتر لەسەر ئەو ڕێتمە ئاڕۆی هەتاوەکو ئەگەیتە هەموو پیتەکان ئەگەیت و ئەگەی بەی پلین تێکستەکەی. ئەمیش کۆتایی ئەم ئەلگۆریسمە بە هیوای ئەوەی کە سوودتان بینیە بێت. خواتان لەگەڵ تاوەکو ڤیدیۆیەکی دیکە.